دوای ڕاگررتنی کۆنفرانسەکان بۆ زیاتر لە 7 مانگ بەهۆی مەترسەکانی ڤایرۆسی کۆرۆناوە باگرتنەبەری ڕێکارەکانی خۆپارێزی تەندروستی مەڵبەندی 5 کۆمەڵی ئیسلامی با ئامادەبوونی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی 4ەمی کۆمەڵی ئیسلامی قۆناغی دووەمی کۆنفرانسە ناوچەیەکانی بەڕێوەبرد بۆ هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەند و ئەندامانی کۆنگرە و گفتوگۆکردن لەسەر ڕەژنووسی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی. دوای دابڕانی نزیکەی زیاتر لە 7 مانگ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە پرۆسەی بەڕێوەچوونی کاروبارەکانی کۆنگرەی 4ەمی کۆمەڵی ئیسلامی ڕاوەستا بوو، بەڵام ئێستا لەژێر ڕێنمایی با بڵێن سەرجەم ڕێنمایە تەندروستیەکان جارێک کە بڕیارە درایەوە کە کۆنفرانسەکان دەست پێ بکرێتەوە. ئەمڕۆ لە مەڵبەندی ڕانیا کۆنفرانسی ناوچەی مەڵبەندی 5 ڕانیا بەڕێوەچوو حزورێکی زۆر باشە بوو و تەمەناوەکە ئینشاڵڵا ئەو دوو مەڵبەندەی کە ماوە لە فترەیەکی زۆر دیاریکراوە ئەوانیش کۆنفرانسیان بۆ بکرێ دواترە چینە سەر مەوعیدی کۆنگرەوە کاتی کۆنگرە دیاریەکرێت. لە چوارچێوەی کۆنفرانسەکەدا و لە کەشێکی ئارامدا ئەندامانی کۆنفرانس گفتوگۆیان دەربارەی ڕەژنووسی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کرد. ئەندامان بەسەر چەند گروپێکدا دابەش بوون و هەر لە کۆنفرانسەکەدا ئەندامانی کۆنگرەی سنووری مەڵبەندی 5 کۆمەڵی ئیسلامی هەڵبژێردران. هاوکات بە زۆرینەی دەنگی ئەندامانی کۆنفرانس دکتۆر ڕزگار قادر متمانەی ئەندامانی بۆ بەرپرسی مەڵبەندی 5 ڕانی کۆمەڵی ئیسلامی وەرگرت. من سپاسی سەرجەم ئەو برا خوشکانە دەکەم کە بۆ جارێشتر متمانەیان بە برای خۆیان کردەوە بۆ ئەوەی کە لە ماوەی داهاتوودا لە خزمەتیان دابین لە خزمەت کار و پرۆژەی ئیسلامی دابین. ئومێد دەکەین ئینشاءالله تەعالا لە شوێنی گومانی باشی ئەوان دابین و بە تەئکید هیچ کەسێک بە تەنها هیچ کارێک پێ ناکرێت ئەوەی کە لە ڕابردوودا کراوە سەرکەوتنێک بەدەست بێ ئەوە بە هاوکاری و هەمانجی کۆی برایان و خوشکان بووە چاوەڕێین لە داهاتووشدا ئینشاءالله تەعالا کە بە هەمان گوڕوتین برایان و خوشکان و بە هەمان هەستی برایەتی و خوشکایەتی لە کارەکە بێنە پێش و بتوانن بە هەمومان بتوانین کاروانی ئیسلامی و کاروانی پڕشکۆی کۆمەڵی ئیسلامی لە داهاتوودا پڕشنگداتر بکەین. ئەندامانی کۆنفرانس با گڕوتینەوە ئەندامانیان بۆ کۆنگرە هەڵبژارد و دڵیان بە داهاتووی کۆمەڵی ئیسلامی خۆشە. ئومێدەوارن کۆنگرەی 4ەم زیاتر کۆمەڵی ئیسلامی بەرەو پێشەوە ببات. لە برایان و لە خوشکان بۆ پەڕی حماسەت و جۆش و خۆشەوە لە ئامادەکاری دابوون بۆ ئەوەی کە بتوانن لەو کۆنفرانسەدا کۆنفرانسێکی سەرکەوتوو بە ئەنجام بگەین بۆ کۆنگرەیەکی سەرکەوتووتر لە کۆنگرەکانی تر کە سەرکەوتوو بۆ سەرکەوتون زیاتر بەدەستبێنێ. ئەمە بەڕاستی نمونەیەکی جوان بوو لە سنووری مەڵبەندی 5 کۆمەڵی ئیسلامی کە بە سیمای ئەندامانی کۆمەڵی ئیسلامیەوە دیار بوو ئەندامانی کۆنفرانس. ئەمڕۆ لە مەڵبەندی 5 ڕانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە توانیمان کۆنفرانسێکی سەرکەوتوانە ئازادانە برایانە کە تێیدا بەرپرسی مەڵبەند و ئەندامانی کۆنگرە تێیدا هەڵبژێررا. هیوادارین کە کۆنگرەی ئەم جارە هەر وەک چۆن لە ڕابردوودا گڕوتینێکی زۆری بە ئەندامان بەخشیوە ئەمەشیان باشتر لە جاران گڕوتینێکی زۆر باش بە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بەخشە و ببێتە هۆی ئەوەی کە ئەو کێشە و ناکۆکیانەی کە هەیە لە هەرێمی کوردستان کۆنگرە چارەسەری بکە. کۆنفرانسە ناوچەیەکان دووەم قۆناغی بەرەو کۆنگرەی 4ەمی کۆمەڵی ئیسلامیە و تیایدا ئەندامانی کۆنگرە هەڵدەبژێردرێن. دوای تەوابوونی کۆنفرانسە ناوچەیەکانیش لە کاتێکی دیاریکراودا کۆنگرەی 4ەمی کۆمەڵی ئیسلامی بەڕێوە دەچێت. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پێە.